بۆ ئەو شەڕێکی ئێستا ڕوودەدا بەتایبەت لە نێوان ئەمریکا و ئیسرائیل و ئێران کە ڕۆژەوی تەواوی جیهانە بەڕاستی شەڕی ئەمریکا و ئیسرائیل و ئێرانە بەڵام ئەو شەڕە بەروکی تەواوی ڕۆژهەڵاتی ناوینی گرتووە یان هەتاوە دەتوانین وها بڵێن کە شەڕەکان هێنا بە تەواوی هێناویانە ڕۆژهڵاتی ناوینە ئێستا لە ڕۆژهڵاتی ناویندا شەڕی بەرژەوەندی هەیە لە ئێراندا شەڕی بەرژەوەندی هەیە شەڕی ئەمریکا و ئیسرائیل و ئێران شەڕێکی بەرژەوەندی دەسەڵاتداریە بۆیە ئەو شەڕە بە تەواوی بۆ بەرژەوەندی ئابووری خۆیان کە دەسەڵاتداران دەیانەوێ کۆمەڵێکشت بەدەست بێنن بڕێوە دەبن لە هەمان کاتە چەندە سەروەری خۆیان زاڵکان لە ڕۆژهڵاتی ناوین لەبەرەوە بڕێوە دەبن لە هەمان کاتیشدا بۆ پارچەکردنی ڕۆژهەڵاتی ناوین ئەو شەڕە بڕێوە دەبن ڕاستە لە ئێراندا جمهوری ئیسلامی ئێران هەیە جمهوری ئیسلامی ئێران دیارە چەندین ساڵە بڵێن 47 ساڵە ئێمە لە دایک نەبووین جمهوری ئیسلامی ئێران هەیە هەتا ئێستا کە ڕاستە خامنەیش بڵێن کوژرا بەڵام 47 ساڵ بە خامنەیش بە ڕێوەبردننی خامنەیەوە وحشتێکی لە ئێران و ڕۆژهڵاتی کوردستان دروستی کرد هەتا دەتوانین بڵێن بە بەڕێخستنکردنی تەواوی شاخەکانی خۆی لە ڕۆژهڵاتی ناوین تۆندڕەوی بەڕێخستن کرد ئەوە دەتوانین بەڕاحەتی وا بێژین ئێستا بەهانەی ئەوان ئێرانە ڕاستە جمهوری ئیسلامی ئێرانە و ئێمە بە هیچ شێوازێک ئەو جمهوری ئیسلامی ئێران وەکو هەبوونێکی باش بووە شتی باشی کردووە ئەگەر بمێنێ باشە بەم شێوازە چاوڵێ ناکەین بەڵام ئیسرائیل و ئێرانیش بۆ ئەوەی کە جمهوری ئیسلامی خراپە بۆ گەلی ئێران خەریکە هێرش دەکەن و شەڕ دەکەن وهاش ناتوانین باسکەین بەتایبەت ئێمە لە چاوی ژنەوە ئەگەر چاولەکەین چونکە ململانێ ساڵهای ساڵە وەکو گوتم ئێمە لە دایک نەببووین جمهوری ئیسلامی ئەمریکا و ئیسرائیل ناکۆکیان هەیە لەسەر چی ئەو نەکۆکیە هەبوو بەردەوام لەسەر چی دەنگ و باسی ئەو شەڕ دەبێ یان لەیەک دەدەن یان دەبێ من زاڵ بم دەبێ من هەبم ململانە هەموو بۆ ئەوەی کە کێ بتوانێت لە ڕۆژهڵاتی ناوین ببێتە یەکەم کێ بتوانێت دەسەڵاتدار بێ ئەوەی کە بە مروری زەمان ڕوویدا خۆیان لە ئاستێکی هەرە بەرزدا بەڕێخستن کرد و بە تایبەت سیستەماتیک هێزی تۆندڕەوی و کوشتن و بڵێن داگیرکردن پێشیان خست بە تایبەت جمهوری ئیسلامی ئێران ئەمریکا لە لای خۆی ئیسرائیل لای خۆیان بۆ ئەوەی کە کێ بتوانێت لە ناوچەکەدا بتوانێت سەروەری خۆی دروستکە دەسەڵاتداری خۆی دروستکە ئابووری ئەو ناوچەیە لەژێر دەستی ئەو دابێ تەواوی خەڵک لە خزمەتی ئەو دابن ئیتر ئەوە دەتوانی بۆ ئێران بێت دەتوانی بۆ ئیسرائیل بێت دەتوانێت ئەمریکاش بێ بەڵام ئەوەی کە ئێستا دەبینین هێزەکان هەموو بوو بە یەک هێرشی ئێرانیان کرد کە چی ببێ ئەوان خۆیان ببنە نەفەری یەکەم یان ببنە هێزی یەکەم لە ڕۆژهڵاتی ناویندا ئەمە بابەتێکی زۆر گرنگە ئەگەریمە بین لە چاوی ژن چاولەکەین مەسلەی وەکو دەڵێ مەسلەی دەسەڵات مەسلەیەکی وهایە ئی پیاوسالاریە لەبێدا ژن نییە بۆیە شەڕی ژنان نییە شەڕی کۆمەڵگە نییە شەری لەو چوارچەوەی بەرژەوەندیەکانە هەر بۆیە ئەوەی کە دەبێتە قوربانی ژنانن دەسەڵاتیان بەدەستان نییە هێزێکی خۆپاراستنیان نییە شتێکی کە لەوێدا باس بکەن بەڕێوە ببن سیاسەتێکی کە تێدا بەشدار بن ببنە خاوەن بۆچوون نییە بۆیە هەر وەکو خۆتان باستان کرد ینی ئەوەی دەبێتە قوربانی ژنانن ئەوەی دەبێتە قوربانی منداڵانن کۆمەڵگەیە خودی کۆمەڵگەیە چونکە ململانی کۆمەڵگە لەگەڵ هیچ کەسێکی نییە کۆمەڵگە لەگەڵ هیچ کەسێک نەکوێتە ناو شەڕی بەرژەوەندیە بۆیە جمهوری ئیسلامی ئێران ساڵهای ساڵ غەدرێکی گەورەی لە کۆمەڵگە کرد لە ژنان کرد بە تایبەتیش بە قانونی خۆی بە تایبەتی بە بڵێن ئەو یاسا و ڕێسا و ڕێو ڕەسمەکانی و لە ژێر ناوی دین و مەزهەب و لە ژێر ناوی قانونی خانەوادە و لە ژێر ناوی ئەزدەواج و لە ژێر ناوی کۆمەڵێک بربەستەکان بەردەوام هێرشی ژنی کرد بەردەوام ڕۆژەوی ئەو ژنان بوون چونکە ئازادی ژن هەبوونی ژن لە ناو کۆمەڵگەدا وەکو فکر وەکو ڕێبەرێک وەکو سیاسەتمەدارێک وەکو خاوەن بریارێک بۆ جمهوری ئیسلامی ئێران وەکو لە ناوچوونێک بوو ئەمە بۆ هەموو دەوڵەتەکان دەربازدارە تەنیا ئێران نە فقط جمهوری ئیسلامی ئێران ماوەیەکی درێژ لەسەر ژنان سیاسەتی
قیزەوەنی خۆی بڕێوە برد وێران کرد کوشتی ئێدامی کرد سنگساری کرد بێڕێزی گەورەی کرد ڕێگەی کردەوە بۆ تەواوی بێڕێزیەکان تەواوی ڕێگەکانی خۆش کردەوە بۆ پیاوان خانوادە وەکو ئەوە کە تەواوی یاساکانیشی لە چوارچێوەی سەرکوتکردن و کۆلایەتی ژن ئامادەی کرد داینا ڕستی بۆیە لە کەسایەتی ژنیش تەواوی کۆمەلگا ڕۆژانە لە بەرچەکوشی جمهوری ئیسلامی ئێران لە ناوچوو ژنانیش لە بەرامبەردا بەردەوام تێکۆشانیان کرد شەڕیان کرد بەڕاستی بەرخودانیان کرد لەو شەڕێک کە هەیە بە تایبەت ئێمە وەکو کەژار دەکلاراسیۆکمان ئامادە کردبوو دەکلاراسیۆن بەڵاو بوو لە چوارچێوەی هەشتی مارس بوو و ژنان چۆن بتوانن یان خۆبڕێخستن بکەن چۆن بتوانن خەباتی خۆیان ڕێکۆپێک بکەن بە تایبەتیش لە ناو تەواوی ئێراندا ژنان چۆن بتوانن بۆ هەشتی مارسیش ئەرێ شەڕ هەیە بەڕاستی ڕەوشێکی زۆر بەهورانیە و بە تایبەتیش لە ناو ئەو ئالۆزیانەدا دەبێت چۆن هەم خەباتی و چالاکی خۆ بڕێوە ببن هەم دەرکەوتنێکی ژنان لە ناو ئەو ڕەوشەیەکە هەیە دیار بێ ژنان بە ڕنگ و ڕووی خۆیان دەتوانن ئەوەی کە ببێ بکرێ فرسەت هەبێ لە هەر شوێنێک بێ دەبێ چالاکی هەشتی ئادەر بڕێوە بچێ بەر لەوە بێ لە ڕۆژی هەشتی مارس بێ فەرق ناکە چونکە تێکۆشانێکی لە بەرامبەر ذهنیەتی شەڕخواز دەبێ ژنان هەشتی مارس ئاساس چالاکیەکانی بڕێوە ببن لە هەمان کاتیشدا بتوانن بەڕاستی لە بەرامبەر ذهنیەتی شەڕخواز چی جمهوری ئیسلامی ئێران دەبێت چی دەوڵەتەکانی تر دەبێ ژنان بتوانن خۆیان بڕێخستن بکەن مەسەلەن لەناو ئەو دەکلاراسیۆنەی کە کەژار بەڵاوی کرد لەو ماوەیەدا هەموو ڕانماییەکی دەتوانین ببینین هەموو بۆچوونێکی کە ژنان چۆن بتوانن یەکڕێزی خۆیان دروستکەن ژنان چۆن بتوانن ناوماڵی خۆیان ڕێک بخەن ژنان چۆن بتوانن بە فەرهەنگ و بڵێن هەبوونی خۆیان بە ئیرادەی خۆیان لە بەرامبەر ئەو شەڕانە بەڕاستی خۆیان بە خۆیان بڕێوە ببن نەبنە تەرەفی هیچ شەڕێکە بە تایبەتیش لەناو ئەو ململانەی کە هەیە ژنان چۆن بتوانن تەرەفی کۆمەڵگەیەکی دموکراتیک ئاوا بکەن بەرەیەکی خۆبڕێخستنکردن ئاوا بکەن بەرەی گەنجان بڕێخستنکردن ئاوا بکەن پێشنگایەتی بۆ ئەوە بکەن بە تایبەتیش لەناو ئەو ڕەنگەی کە ماڵوێرانی دێنێ ئاواهیەکی چۆن دەبێت لە ئێراندا ئاوا بکەن ژنان دەتوانن لە چوارچەوەی بڵین فەلسەفەی ژنجیان ئازادی کە کەژار پێشنگایەتی دەکا لەو سەردەمەدا دەتوانن بەڕاستی بەم شێوازە لەناو ئەو شەڕەدا بە شێوازێکی زۆر جوان دەرکەون چونکە ئێستا ئەوان دەیانەوێ جەهالەتێک دروستکەن و ماوەیەکی درێژیش بوو جەهالەتیان دروستە کرد ئێستش جەهالەتەکەن تۆ ئەگەر لە شەڕەکە تێنەگەی لە ناویدا دەسووتی دەبێتە جەهەنەم ڕاستە بگشتی لەناو هەرێمدا هەرێمی ڕۆژهەڵاتی ناوین بە تایبەت لە ئێراندا ئێستا ئاگر دەبارێ لە هەموو جێگەیەکی شەڕ هەیە لێدان هەیە کوشتن هەیە ینی بە شێوازێک لە شێوازەکان شەڕێکی زلهێزانە و شەڕێکی چۆن دەڵێن ینی ماڵوێرانکەرە لەناو ئەوەدا چۆن دەتوانن بە هەشتێکی ژنان ئاوا بکەن مەسەلەن بۆ ئەوەی کە ڕێگری لە تەواوی بێعەدالەتێکی کە هەیە لە تەواوی لە ناوبردنێکی کە هەیە بتوانن بگرن دەبێت ژنان لەوێدا بێ ئەوەی کە وەکو دەڵێن بزانین کێ دێت و چارەنووسی ئێمە دیار دەکە بۆ خۆ چارەنووسی خۆیان دیارکەن چونکە لە ناو دەکلاراسیۆنی کەژاریشدا ئاماژە پێکراوە ژنان بۆ خۆیان دەتوانن ببنە هێزی ئەساسی کۆمەڵگەیەکی ئازاد لە ناو کۆیلایەتیدا چۆن دەبێت ئازاد بێ فکرێکی ئازادی هەبێ بتوانێت کۆمەڵگەیەکی هەوبەش ئاوا بکە بە تایبەتیش دەست بدەنە دەستی یەک مەسەلەن ژنانی کوردستان کە ئێمە وەکو کەژار پێشنگایەتی خەبات و بڵێن تێکۆشانی ژنانی کوردین فقط لە هەمان کاتیشدا لە هەمان ئاستیشدا خەبات و تاوگەرێکی ئازادی بۆ تەواوی ژنانی ئێرانین بۆیە هەموو ژنانی ئێران بە تایبەت ژنانی کە خۆیان وەکو ناسنامەی فارسیان هەیە ناسنامەی ئازاریان هەیە ناسنامەی عەرەبیان هەیە ناسنامەی هەر نەتەوەیەکی کە لە ئێراندا دژی دەتوانێت یەهودی بێ دەتوانێت ئەرمەنی بێ دەتوانێت ئاشووری بێ کێ لەوێدا خۆ بناسنامەی جیاوازە پێناسە دەکە بە تایبەت وەکو ژن ڕۆژی ئەمڕۆدا دەبێت دەستی یەک بگرن یەکڕێزی خۆیان دروستکەن یەکڕێزی
ئێران دەبێت دروست بکرێ. زۆر کەس هەیە لە ناو مەدیای مەجازیدا باس دەکەن، لە تیڤەکاندا باس دەکەن، ینی زمانێکی ڕەشکردنی بەتایبەت ژنان و کۆمەلگا بەکاردەهێنن نابێ بکەونە ناو هەچەلی ئەم ڕەشکردنە یان شەڕی تایبەتێک کە بڕێوە دەچێت لێرەدا دەبێت چی بکەن مەسەڵەن دەڵێن ئەوانە بەتایبەت بوو گەلی کورد بۆ ئێمە باس دەکەن دەڵێن تەجزیە تەلەبن ئەمە قسەیەکی کە ئینسانەکان لە تێکۆشانی دوور دەخا بە هیچ شێوازێک نابێ بکەونە ناو بڵێن ئەو شەڕە تایبەتەی کە بڕێوە دەبن و بۆ ئەم قسەیە نابێت دوور ڕاوەستن دەبێ بێنە مەدان دەبێت بە تەواوی لەگەڵ هەموو ژنانی ئێران بە پێشەنگاتی ژنانی کورد کە ژنانی کورد دەستی خۆ درێژ دەکەن بۆ تەواوی ژنان دەستی یەک بگرن خۆ بڕێخستن بکەن کە خۆیان بڕێخستن کرد دەتوانن کۆمەڵگە لەناو ئەو وێرانیەدا ڕزگار بکەن ژنان چونکە ژنان هێزی بڕێخستنکردنن ژنان هێزی ئیرادەی ئازادن ژنان هێزی قسەکردنن سیاسەتی ڕاستکردنن ژنان هێزی بەڕاستی کۆمەڵگەی دموکراتیکن بناخەی کۆمەڵگەی دموکراتیکن ژنان ئیشەڕ نین بە هیچ شێوازێک نەبوونە بۆیە ئەگەر خەباتێکی هەبێت تێکۆشانێکی هەبێت لە چوارچێوەی خۆپاراستندا دەتوانن ژنان خۆڕێک بخەن بە تایبەتی ژنان یەکێک لە ئەساسەکانێکی کە دەبێ پێکی بێنن خۆپاراستنە و خۆپاراستنیش بە خۆبڕێخستنکردن دەرباز دەبێت لە خۆبڕێخستنکردن دەرباز دەبێت بە یەک دەست ناتوانانی دەنگ بگەینتە جیهان بگەینتە تەواوی ئێران بەڵام ئەگەر دەستەکان زیاد بن دەنگی چەپڵە دەگاتە ئەو پەڕی ئێران بۆیە دەستی یەکگرتن خۆبڕێخستنکردن لە ژێر چەتری فەلسفەی ژن ژیان ئازادی چونکە شۆڕەشێکی کە لە ئێراندا ئەوە چەند ساڵە بڕێوە دەچێت شۆڕەشی ژنە شۆڕەشی ژنیش بناخەیەکی تاریخی هەیە خۆ دەستپێرێتە سەردەمێکی کە ژنان لەوێدا خودداوەند بوون ژنان لەوێدا پێشەنگ بوون ژنان خاوەنی هێزی ئافراندن بوون ڕۆژی ئەمڕۆژ دەبێت ژنان جارێکی تر لەناو ئەو ململانەی کە هەیە دیسان بە ئیرادەی ئازادی خۆیان بێنە مەدان و مەدان بخوێنن بۆ هەموو کەسێک کە ئێمە نەشار ئێمە کۆمەڵگەیەکی ئازاد و دموکراتی کۆمەڵگەیەکی ئاشتی دەخوازیین بۆیە ژنان ئەو زمانەیان هەیە ئەو هەستەیان هەیە ئەو ئیرادەیان هەیە ئەو خواستەیان هەیە دەتوانن بێنە مەدان بە تایبەت وەکو کەژار بۆ پێشەنگاتی کردن لە ئێران پێشەنگاتی وەکو وتم ئێرانێکی دموکراتیک ینی خاوەن هەر جورە ئالتەرناتیفێکی بەڕاستی ئێستا لە پەروەردە بگرە هەتا بڵێن تەندروستی لە تەندروستی بگرە هەتا پاراستنی ژنان ئێمە خاوەن فکر و ئالتەرناتیفی بۆیە لە چوارچێوەی فراوانی دەکلارەسیۆنی کەژاردا هەموو خاڵەکان ئاماژە پێکراوە کە چۆن ژنان هەمویان وەکو ژن لە ئێراندا بڵێن ڕۆژهەڵاتی کوردستان تەنیا باس ناکەم ئێران ژنان چۆن دەتوانن بۆ کۆمەڵگەیەکی دموکراتیک ببنە خاوەن ناسنامەیەکی سیاسی مەسەلەن لە ئێراندا بە تایبەت تا ئێستا کێشەی ژنان ئی ناسنامەی سیاسی هەبوو چۆن بتوانن ببنە خاوەن بریاردەر ینی ژنێکی کە بتوانێت بریار بدە ژنان کە بتوانن بریار لەوێ بدەن هەموو وەکو خاڵ بە خاڵ ئێمە ئاماژەمان پێ کردووە جا ئەگەر بیتۆ بۆ پاراستنی ژنان بەحسکەی یەک لە ئەساسەکانی زمانی سیاسی ناسنامەی سیاسی تۆ لە هەموو جەیەکی هەبێ ژنان بە زمانێکی سیاسی دیدی ژن بۆ سیاست زۆر جیاوازە چونکە ژنان سیاستێکی کە بڕێوە دەبن سیاستێکی دموکراتیکە بەرژەوەندی تێدا نییە بۆ کۆمەڵگەی خۆیان ئەو کارە دەکەن لە هەمان کاتدا سیاسەتی کەژار بۆ بەتایبەت یەکڕێزی ئێران و بەتایبەت پارچە نەبوونی ئێران ئێرانێکی دموکراتیک کە هەموو ڕەنگێکی هەموو فەرهەنگێکی هەموو بڵێن نەتەوێکی لەناو خۆدا دەگرێت پێشەنگاتی ئەوە دەکە کەژار بۆیە ئێمە لێرە تەنیا بە قسە ئەوە ناڵێن چونکە بەڕاستی فەلسفەیەکی کە ئێمە پشت پێدەبەستین یان فەلسفەی ژیانی ئازادە فەلسفەی کۆمەڵگەیەکی ئاشتی و دموکراتیکە بۆیە لە ئێراندا ئێمە بە تایبەتیش بە ژنانی ئازاری دەڵێن بە ژنانی فارس دەڵێن بە ژنانی عەرەب دەڵێن بە ژنانی ئەرمەن دەڵێن بە ژنانی کورد دەڵێن
بە تەواوی ئەو ژنانەی کە ناسنامەی جیاوازیان هەیە کە بوو ژن ناسنامە هیچ کاتێک نەبووە ڕێگر با بێنە مەدان پێکەوە خەبات بکەین با بێن لەگەڵ ئێمە خەبات بکەین با بێن ئێمە لە چوارچەوەی هاوپەیمانیەکی کۆمەڵایەتی بە شێوازێکی سروشتی خۆ بڕێخستم بکەین بۆیە هەر کەسێک لە ئێمە دەتوانێت بە زمانی خۆی ئیفادە بکە دەتوانێت وەکو دەڵێن لە چوارچەوەی ناسنامەی ئازادی خۆی کە حەز دەکەی بە عەرەب بێ حەز دەکەی بە فارس بێ حەز دەکەی بە ئازاری بێ حەز دەکەی لە کوردستان بێ حەز دەکەی لە بەلوچستان بێ فەرق ناکە پێویستە ئێمە وەکو دەڵێن دەست بدەینە دەستی یەک لە ماڵی یەکتر دەبێت کار بکەین چونکە ئێمە دراوسێ یەکین پێکەوە ژیاوین ئێمە پێکەوە خەیاڵمان هەبووە بۆ ژیانێکی ئازاد ئێمە هەموو خەون و خەیاڵەکانمان ئەوە بووە کە لە ئێرانێکی ئازاد بتوانین پێکەوە وەکو دراوسێ وەکو برا وەکو خوش وەکو هاوڕێ ژیان بکەین بەبێ ئەوەی کە ناکۆکیەکمان هەبێ ئێستا لە بەلوچستان خەڵکی بەلوچ کە خەڵکێکی بەڕاستی قەهرەمانە بە تایبەت ژنانی بەلوچ ژنانی قەهرەمانن ژنانی تێکۆشەرن هەروەکو ژنێکی ڕۆژهەڵاتی ناوین کە دەتوانێت پێشنگاتی بکە ژنی بەلوچ تا ئێستا بەم شێوازە فەرهەنگی خۆی زمانی خۆی زۆر شتی جوانی خۆی پاراست هەتا ڕۆژی ئەمڕۆ هێنا بۆیە ئەو هێز و ئیرادەی خۆی لەگەڵ ژنی کورد دەتوانێت بکاتە یەک دەتوانێت بکاتە یەک ناسنامەیەکی سیاسی هەوبەشمان هەبێ لە هەمان کاتدا بەڕێوەبردنێکی هاوبەشمان هەبێ بۆ ئەوەی کە بتوانین خۆ بپارێزین دەبێت ئەو کلیدبوونە گرێدانبوونەی ئێمە دروست ببێ بەڕاستی بۆیە ئەو هێز و ئیرادەیە ئێستا کاتیەکە ژنان دەربخەن بە تایبەت ژنان لە بەلوچستان پێشنگاتی بۆ کۆمەڵگەی بەلوچ بکەن کە بەڕاستی کۆمەڵگەیەکی دموکراتیک ئاوا ببێ لەوێدا بۆیە کوردستان و بەلوچستان بڵێن وەکو دوو برایەکی دوو خوشکێکی کە لە شوێنی جیاواز ژیابن بەڵام خەباتێکی یەکجار زۆر یان کردبێ بۆ ئێرانێکی ئازاد زۆر تێکۆشانیان کرد زۆر قوربانیاندا چ لە لەحازی ئابووری بگرە چ لە لەحازی بەیانی ئازاد بگرە چ لە لەحازی نەبوونی هەبوونێکی سیاسیان نەبێت لە ناو بڵێن تەواوی سیاسەتێکی کە لە ئێراندا بڕێوە دەچوو دوور بوون لە حاشیەدا بوون بەڵام بەردی بناخەی کۆمەڵگە بوون ژنان لەوێدا ئاساس پێشنگاتیان دەکرد بۆیە ئێمە وەکو کێژار جارێکی تر بۆ تەواوی ژنان بە تایبەت لە بەلوچستان لە خۆراسان لە مازاندەران لە ئازاربایجان لە بڵێن ئەو هەرێمانەی کە فارس تێدا دەژین لە کوردستان هەموو گۆشە و کناری ئێراندا بانگەوازی لە ژنان دەکەین لەو پێواژوەدا بە عەقڵێکی دموکراتیک بە سیاسەتێکی دموکراتیک بە زمانێکی دموکراتیک بۆ کۆمەڵگەیەکی ئازاد و دموکراتیک لە ئێراندا پێش بکەوێ دەبێت خەباتێکی یەکجار زۆر بکەن چونکە ئەو شۆڕەشان کە بڕێوە دەچوو تا ئێستا شۆڕەشی ئێمە بووە کوژن پێشەنگی ئەو شۆڕەشە ئێمەین ڕوحی ئەو شۆڕەشە ئێمەین هەروەکو دروشمێک کە کەژار دایناوە بتوانین بە بڵێن کەزی ژنان ئەو شۆڕەشە بهۆنین دەستاینە دەستی یەک هوناندنی وەکو فارسی دەڵێن بافتنی ئەو گیسوانەیە کە بەڕاستی دەتوانین لە ئێراندا بڵێن ڕاخین بۆ کۆمەڵگەیەکی دموکراتیک بۆیە ئێمەی ژنانین کە دەتوانین هەستی بڵێن وجدانی ئینسانەکان بخەینە جوڵە ئێمەی ژنانین کە دەتوانین دەست بدەینە دەستی یەک هەر وەکو قژی ژن چۆن دەهۆنن شۆڕەشی خۆمان بهۆنین بگەینە سەرکەوتن جارێکی تر دەڵێم ئەو شەڕی کە هەیە نە شەڕی ژنە نە شەڕی کۆمەڵگایە بەڕاستی شەڕی زەلهێزەکانە بە تایبەتیژی جمهوری ئیسلامی ئێران جمهوری ئیسلامی ئێران کۆتایی پێ هاتووە کۆتایی پێدێ بە شێوازێک لە شێوازەکان هەر گۆڕانکاریەکی دروست ببێ ئێمە بەردەوام تەرەفی هێڵی سین هێلی سێ هێلی کۆمەڵگەیەکی دموکراتیکە کە ژن پێشەنگاتی دەکە و بەردەوامین لە شۆڕەشی ژن ژیان ئازادی کە زێهن دروستەکە گۆڕانکاری دروستەکە و ئەڵقەی بڕێخستنکردن و یەکگرتن ئاوا دەکە بەم شێوازە دەتوانین ئێرانێکی دموکراتیک ئاوا بکەین بەڕاستی